گۆڕانکاریەکانی کشوهەوە و پرسی ئەو مەترسیانەی کە دروستی دەکات دەزانین کرد لە سەرەتای ئەم ساڵەوە UN باسی لەوە کرد کە گۆڕانکاریەکانی کشوهەوە لە سەرانسەری جیهاندا دەردەکەوێت بە دیاریکراوی 5 وڵاتی دەستنیشان کردبوو کە ئەم مەترسیانەی تێدا ڕنگ دەداتەوە کە عێراق و هەرێمی کوردستانی یەکێکە لەو ناوچانی کە کەوتۆتە ژێر شەپۆلی گۆڕانکاریەکانی کشوهەوە لە ئێستادا تەواوی جیهان دەیانەوێت ڕێگەچارەیەک بۆ ئەم پرسە دابنێن و لە ئێستاشدا ئەو گۆڕانکاریانی کە لە عێراقدا زۆر بەدی دەکرێت کەمبوونەوەی باران بە دیاریکراوی ئاو سەرچاوەکانی ئاو و هەروەها ئەو شەپۆلی خۆڵبارینەی کە ناوبەناو لەم ساڵدا لە عێراق و هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە. من لەسەرم بابەتە وردەکاری زیاتر لە میوانەکەم وەردەگرم بەڕێز هەڵەت ڕەشید کە بەڕێزیان دکتۆرانە هەیە لە جوگرافیا و سروشت و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرنجی جنابەت لەسەر ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا بزانم بە دیاریکراوی لە کێوە دەستی پێ کردووە ئەم گۆڕانکاریانە هۆکارەکانی چین. بەڵێ سپاس بۆیەوە سڵاو لە بینەرانی کورسان نیوز. دیارە ئەوەی کە ئێستا ڕۆدات ئەتوانین بڵین بەمانە زانستێکی گۆڕانی ئاوهەوا نیە. ئەوەی کە هەیە ئێستا هەڵبەز و دابەز یاخود بڵین ئەوەی کە بە عەرەبی پێوترێت تەذەبذوبی مەناخیە. ئەم هەڵبەز و دابەزە تا ڕادێک شتێکی سروشتیە چونکە گۆڕانی ئاوهەوا ئەوەیە کە تۆ پلەکانی گەرما و دابەرین لە ناوچەیەکدا بگۆڕن یاخود ئێمە ئێستا هەرێمێکی ئاوهەوایمانەیە بۆ هەرێمی کوردستان بەشی زۆری کەوتۆتە هەرێمی ئاوهەوای دەریای ناوەڕاستەوە. ئەم هەرێمە بگۆڕێ بۆ هەرێمی کەمە پێوتری گۆڕانی ئاوهەواتە گۆڕانی بنەڕەتی لە پلەکانی گەرما و لە داباری ناڕوودا بۆی ئێستاوە نهاتۆتە دی ئەوەی کە هەیە هەڵبەز و دابەزە لە ڕێگەزەکانی ئاوهەوا بەتایبەتی لە پلەی گەرمی و لە دابارین. ئەم تا ئەم حاڵەتە توانین بڵێ حاڵەتێکی سروشتیە لە دێر زەمانەوە بوونی هەبووە. تقریباً بوونەکەی گەرێتەوە بۆ چەند هزار ساڵێک پێش زین لەم ناوچانی خۆمان کاتێکە چاخی بەستەڵەک تا چیاکانی زاگرۆ ساتە و کشانەوە ئیتر لەو کاتەوە ئەم ناوچەی ئێمە کە بوو بە ناوچەیەشی مامناوەند بە تایبەتیش ئێمە کەوتونێتە پەراوێز یاخود بڵێن هامشی ناوچەی مامناوەندی باکووری زەویەوە. لەو کاتەوە ئەم تەذەبذوبە هەیە یعنی نموزەجیشمان زۆرە. بەڵام بۆچی ئێستا زۆر هەست بەم گۆڕانکاریە تا ڕادێک ئێستا توانین هەست بەم گۆڕانکاری بکەن لەبەرەوەی کە سەرچاوەکان بە تایبەتی دەرامەتی ئاو دەستی بەسەرداگیراوە لەلایەن وڵاتانی دراوسی عێراق و هەرێمی کوردستانەوە. ئەمە گرفتەکەی جینا پێشتری شوشکە ساڵی هەبوو بەڵام لەبەرەوەی کە بەنداو لەسەر ڕووبارەکان نەبوو لەسەر زەیەکان نەبووە ئاوی ڕووبار و زەیەکان بۆ شێوازی ئێستا کەمەوە نەبوون بۆ نمونە لە چلەکان وشکە ساڵیمان هەبوو زۆر لە ئێستا وشکتر بووە لە سەرەتای 90ەکان بە هەمان شێوە 140 ساڵ پێش ئێستا پلەی گەرمی بە شێوازێک بەرزەوە بووە کە بەرزبوونەوەکەی هاوشێوە نەبووێتەوە تا ئێستا ینی لەو قیاسەتیە نەپەڕیوەتەوە. کەواتە ئەم تەذەبذوبەی کە ئێستا هەیە ئەو پلانەی کە وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران بە سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان و عێراقدا نابوو خەریکە دێتە دی یاخود بڵین دەستیان گرتووە ئەو گرتنەوە ئەمە واکات ئەو ساڵانی کە وشکە ساڵیمان هەبێ تەواو تەئسیری بەسەر بەنداوەکان و بەسەر زەیەکانەوە بێ و گرفتمان بۆ دروستکە. باشە ئەم تەذەبذوبەی کە جنابە باسی لێو دەکەی بەرزۆنیزمی کەشوهەوا تاکەی بەردەوام دەبێت دەکرێت بڵین کاتیە یاخود ئەمە درێژە دەکێشە بۆ ساڵانی داهاتووش کاتیە بەڵام پێویستی بە خۆگونجاندنەیە بۆ نمونە یعنی یەک نمونە بێنینەوە ئەو ناوچێک کە پێوتری قەرنی ئەفریقی یاخود بڵین کەناری خۆراوی ئەفریقا لە 67 بۆ 75 ساڵ وشکە ساڵی بەسەر هاو ئەو ناوچەیەک بوو بە بیابان کە بوو بە بیابان دوای ئەوە تاوەکو سەرەتای 2000ەکان یەک ساڵ وشکە ساڵی لە 80ەکان ڕووداوە بەڵام ئەسڵی ناوچەکە نەگەڕایەوە سەر خۆی مرۆڤ وا زیانی بە ناوچەکە گەیان گرفتی بۆ دروستکردن نەگەڕایەوە سەر ئەسڵی خۆی. ئەم حاڵەتە حاڵەتێکی سروشتیە ئەگەر ئێمە پلانمان هەبێ خۆمان لەگەڵا بگونجێنین گرفتمان بۆ دروست ناکات چونکە لە بەرزترین حاڵەتە 3 ساڵ بەردەوام بێ وشکە ساڵی لە ناوچەکانی خۆمانە بە مێژووی وشکە ساڵی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەو دراسانیشی کە کراوە 2 ساڵ بۆ 3 ساڵ بەردەوامە ساڵی یەکەم زۆر توندە ساڵی دوم ئاساییە بێتەوە ساڵی سێم معادلەکە هاوتای معادلی ئاسایی بارانە بێتەوە لە ناوچەکە. باشە دکتۆر تۆ باز لەوە دەکەی کە هەم کاتیە هەم دیاردەیەکی سروشتی ئاساییشە لە ساڵانی ڕابردووشدا هەمان شت ڕوویداوە بەڵام بۆچی لە ئێستادا جیهان هێندە بە مەترسیداری باسی ئەم بابەتاکە خۆی یەکشت بزانین زۆربەی زۆری ڕێگەزەکانی ها خولیان هەیە خولی دووبارە بوونەوەیان ینی تەذەبذوبێک بەسترانێ بە پێی خول 10 ساڵ جاری 11 ساڵ جاری 13 ساڵ جارێک ئەمە بەشێکی زۆرە بەڵام مەرج نییە هەموو 10 ساڵ 11 ساڵ 13 ساڵ جارێکم شتە ڕووداتەوە دەجار سێ دەورەتی ئەپەڕی ڕوو نادات ینی بۆ نمونە ئێستا لە 70ەکان بۆ 80ەکان بۆ 90ەکان وشکە ساڵی تون بۆ 3 ساڵ لە وڵاتی ئێمەیانە بۆ تەنها لە 80ەکانە نەبێ 82 وشکە ساڵێک لە ناوچەکانی ئێمە بووە تا کۆتایی 90ەکانەوە 98 وشکە ساڵی ڕوویداوە ئەمە حاڵەتێکی کە دوو لایانی هەیە کە نەتەوەی گرتوەکانی یاخود ئەمریکا باسەکە بەشێکی کەوتوتە نێوان ململانەی سیاسی و بازرگانەکانەوە
هەندێک لا پیان وایە بە تایبەتی ئێستا ئەمریکیەکان سەرەتا لە کۆتایی 2020 راپۆرتیان بڵاو کردەوە وتیان ئەوەی کە باس لە گۆڕانی ئاوهەواکە تەنها ئیدعای کۆمپانیا سەرمایەدارەکانی بواری وزەی تا نوێ بووێ وزەی باوخۆرە ئەوانیانەوێ ئەم وزەیە برەو پێ بدەن بۆی کە قازانجی زۆر بکەن یعنی ئەمە 1400 زانی ئەمریکی ئیشان لەم راپۆرتەیە کردو و باسیێمیان کرد بەڵام دوای سەرگە ئەمریکیەکان خۆیان راپۆرتێکی کە بڵاوەکەن وڵان ئەوەی کە تۆ باسی کرد لە سەرەتای ئاماژوو پێدا 5 وڵات لەم ناوچەکەیە مەترسیان لەسەر ئەمە کەواتە گرفتەکە لە چیا دروستە بێت دروستە بێ بەشێکی بۆ بە منلانی سیاسی بەشێکی بۆ منلانی بازرگانی ئەوشی کە تیا زەرمەندە وڵاتە تازە گەشە سندوقان یاخود وڵاتانی کە دواکەوتنی یاخود ئەو وڵاتانن کە پشتیان بە داهاتینەوە بەستووە یەک سەرچاوی داهاتیان هەیە ئەمانە زەرمەندی سەرەکی نەبابەتەیە بۆ چونکە ناتوانن خۆیان بگونجێنن پلانیان نییە اقتصادێکی لاوازیان هەیە ئەم اقتصادە لاوازە گرفتیان بۆ دروستەکانی بۆ نمونە تۆ ئەگەر ئەم مشکە ساڵێ بەم شێوازە بەردەوام یاخود تورکیا و ئێران ئاو لە عێراق بگرنەوە ڕێژەی بەرهێنانی گەرم کە خۆراکی سەرەکیە لە عێراق کەمەکە کە کەمی کرد ئەوان سەرەکەی لە مقابلی بەرزبوونەوەی نەوت تا نرخی گەنم بەرزەکەنەوە کەواتە تۆ ئیسفادە لەو داهاتە ناکەی کە لە نەوتە بۆتە گەڕێتەوە بەڵکو پێویست بۆ لە خۆراکی سەرەکی ئەمە خۆی وەکو ململانەیەک بۆی کە ئەم وڵاتانە ملکەچکەن و بەشێکی حقیقەتی تیا وەک حقیقەتەکە چی ئەوەیە کە لە ئەنجامی زۆربوونی ئەم گازە گەرمکەرانە پلەی گەرمی زەوی ڕوو لە بەرزکردنەوە کردو ئەم پلەی گەرمی زەویە تا ئێستا ئاستی مەترسیداری تێنەپڕانەوە بەڵام پێشبینی ئەکرێت بۆ 2006 بۆ 2100 ئەم ئاستە تێپەڕێنێ ئەگەر ئەم ئاستەش تێپەڕێنێ هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی چیە ئەو چالاکیانی مرۆڤەکە زیادی کردووە کەواتە ئەمەیان دەستی کاری کاریگەری سروشتی دەستی مرۆڤە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێشتریش لە پێش زاینیش و لە سەردەمی زاینیش ئەم حاڵەتە هەبووە بۆی هەندێک لە زانەکان باوەڕیان وایە ئەمە سروشتی نیە هی بڵێم سروشتیە دەستی مرۆڤیتیانە یعنی بۆ نمونە من ئەمە چەند جارێکیش باسم کردووە وشکە ساڵێکی سەردەمی فەراعینەکان خۆڵبارینەکەی سەردەمی فەراعینەکان دواتر وشکە ساڵێکی سەردەمی عیسا لە قودس دواتر دێتە سەردەمی کۆتایی بڵێن ئەم سەردەمی هەزاری خۆمان چەندین جار وشکە ساڵی و ئەوانی کە باسم کرد لە ئەفریقا لەم زەمانە نزیکانەیە 140 ساڵ پێش ئێستا بەرزترین پلەی گەرمی تۆمار کراوە ئەمانە هەمووی قیاساتن کە بەرزترین پلەی گەرمی تۆمار کراوە پێشترش و تەزەبزوبیشە بووە من ئەمە توێژینەوەی خۆمە خوێندنەوەی خۆمە ئێمە لە ئاوادا گۆڕانی ئاوادا قازانجەکەین لە تەزەبزوبا زەرەرین بەڵام لە گۆڕانی ئاوای قازانجەکەین بۆ قازانجەکەین چونکە ئاوا ئێمە ئەگۆڕێتەوە بۆ نیمچە شێدار و شێدار هەرێمی کوردستانەوەی کە پێی ئەڵێن هەرێمی کوردستان بۆ نمونە بە قیاسی ناوچە دابڕاوەکانیش وەرگرین ئێمە قازانجەکەین ناوچەکە ئێمە شێدارە بێتەوە بژێتەوە ئێمە پێویستمان بەوەیە پلانێکمان هەبێ خۆمان لەگەڵ ئەم تەزەبزوبایە بگونجێنین ئەگەر خۆشمان لەگەڵ تەزەبزوبایە بگونجێن ئێمە دووبارە قازانجەکەینەوە بۆ قازانجەکەینەوە چونکە هەردوو لە قەسەرێکی فڕات و دیجلە لەلایەن تورکیاوە بەردەوام لە هەوڵی کۆنتڕۆڵکردنیان و لە قەکانی کەشی کە لە ئێران شەو بە هەماشەوە کەواتە ئەوان ئێستا خوتەی ساڵانەیە کە دانێن لەسەر ئەو بنەمایە دانێن چەندی ئاوانێ ئەم ساڵ لە هەموو عێراقا خوتە دانراوە 1,800,000 دۆنم زەوی بکرێ بە کشتتوکاڵی لە هاوینە تۆ ئەزانی ئێمە بەستەنها لە سنووری قەزای چەمچەماڵە 1 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵیمانێ دوو زێشی لێوە نزیکە ینی زەی بچووکی لێوە نزیکە و ئاوەسپیشی لێوە نزیکە کە تەنها ئێمە پلانێک دابنین یاخود بە چەند توێژینەوەیەک چەند بەروبوومیش بێنی کە بەرگەی ئەم وشکی و بەرزی پلەی هاوینی ئەم ناوچەیە بگرێ ئەتوانین زاڵ بین بەسەرمایەوە ئەم زراعەتێکە لە ناوچەکانی خۆمانە بەرهەمێنین زستان و هاوین بیکەین بە مازدەری کشت مەزدەری خۆراک بۆ ناوەڕاست و باشووری عێراق یعنی پێویستمان بە وڵاتی دەرەوە نەبێ ساغیکەینەوە لە ناوخۆی عێراقا ساغیکەینەوە بۆی ئێمە بە هەردوو بوارەکە ئەگەر پلانمان هەبێ قازانجەکەین یعنی ئێمە بە لێکۆڵینەوەی وردووە کوتم توێژینەوەمان لەسەر کردو خوێندنەوەمان لەسەر کردو و ئامادەشین بە پلان جێبەجێکەین باشە بابەتێکی دیکەژێ دواتر بە وردی دێمە گەر فریاکەوتم بە وردی دێمە سەر پرسی ئەو پلانانی کە پێویستە جێبەجێ بکرێ بەڵام زۆر لە ئێستادا جیهان لەسەر پرسی دەستخستنی ئاوی خواردنەوە ئاوی شیرین زۆر دەوەستن کە ڕەنگە لە ساڵانی داهاتوو ئەم کاریگەریە زۆر زیاد بکە هەر لە عێراقیشدا چەند جارێک باز لەوە کراوە کە تا ساڵی 2030 لە سەدا 20 ئاوی خواردنەوە کەم دەکاتە ناو عێراقدا نەبوو کو شارەزایەک بوو هەب دکتۆراکیش پێم وابێ لەسەر هەمان بابەتە چۆن لێکدارەوە بۆم بابەتاناکەن بۆچی هێندە جیهان بە هەستیاری باس لە پرسی ئاوی خواردنەوەکە پرسی ئاوی خواردنەوە فعلەن چونکە ژمارەی دانیشتوان لە زۆربوونە سەرچاوەکانی ئاویش جێگیرن وڵاتانیش لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئەوان بۆی کەوەکو بوتم لە پێشترش باسم کرد لە ململانەیە بەکاریبێنن سا بۆ نمونە کە نرخی گەنم بەرزەکرێتەوە تەکەوتولاتی اقتصادیەکە بەرامبەر بە ئۆپیک بەرزەکەنەوە کە ئەوان نرخی نەوت بەرزەوە بوو یعنی ئەمە جۆرێکیانەوە لە باڵانس ڕاگرن ئەم وڵاتانی کەش کە
ئاویان سەرچاوی ئەوەکە لە وڵاتی خۆیانە بۆ نە تورکیا ئێرانە وەکو جۆرێک لەوەی کە حەسادەتە یاخود جۆرێک لەوەی کە ئەیانە ملکەچی وڵاتی بەرامبەریان کەم دێن بەنداو دروستەکەن بەنداوە بەڵێ ئەگەری هەیە زیاتریش ینی وشکە ساڵی ناوچەکان و ناوەڕاستی خواروی عراق بۆ هۆی کەمبوون ئاوی دجلە و فرات ڕوودا چونکە ئەوان پرۆژەی گاپیان بنێتنەوە ئەو پرۆژە کۆمەڵێک بەنداوە لەسەر لە قەسەرێکیەکانی دجلە و فراتە ئەبێت ئەوەی کەمکردنەوەی ئاو بەڵام خۆشبەختانە ئەوەی کە تورکیا هیچ زەرێکی بۆ هەرێمی کوردستان نیە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە گرفتەکە لە خۆمانە توانین بڵێن ئەوەیە کە ئێمە ئیدارەدانی دروستمان نەبوو بۆ دەرامەتەکانی ئاو ئەگەر ئێمە ئیدارەدانیشی دروستمان هەبی بۆ دەرامەتەکانی ئاو ئەتوانین بەسەرم گرفتەی ئازاڵ بین وەکوتم پێشترش ئاماژەم پێدا کار بکەین بۆی کە ببین بە ناوەندێکی کشتتوکاڵی بۆ ناوچەکانی چواردۆریشمان بۆ تا وڵاتانی کەنداویش ناتوانین بین بە ناوەندێکی کشتتوکاڵ بۆ وڵاتانی سەر و خۆمان باکووری خۆمان بەڵام بۆ وڵاتانی باشووری خۆمان کەواتە ئێمە گرفتەکەمان لە نەبوونی ئیدارەدانێکی زانستیە بۆ خاک بۆ ئاو بۆ تەنانەت بۆ ئاو هەوەش چونکە ئێمە وڵاتێکمان هەیە ئەم وڵاتە ئەتوانین بە ئیسراحەت دوو جارە ساڵێکە کشتتوکاڵی تیا بکەن ئەگەر پلانمانێ بەگەر خوتەی زراعی نەجاحەتمان هەبێ کارێک ئەەکەین لەم قەیرانە ڕزگار بین ئەوەی کە ڕوئەدا زیاتر پێوەستە بە ناوەڕاست باشووری عێراقەوە کە هەرێمی کوردستان لێ بەدەر هەرچەندەمە بۆ ئێمەش ڕەنگە ناخۆش بێت چونکە سەرنجام گرفتی لێکرێتەوە بەڵام ئێمە ئەگەر بێت وەکوتم ئیدارەدانێکی دروستمان هەبێ بۆ زیەکان بۆ لە قەڕووبارەکانی خۆمان ئەو کاتە لەم گرفتە ڕزگارە بین و نەجاتمان هەبێ ینی تۆ بۆ نمونەیەک سەریکەن ئێمە ئێستا ئاوی خواردنەوەی شاری سلێمانی بە زۆری لە دوکانەوە دێ لە زەی دوکانەوە دێ بە چەند مزەخەیەک دێ ینی ئەگەر بێت و ئێمە ئەو ملیۆن دومەزەوی کشتتوکاڵی کە باسم کرد لە بەز لە چەم چماڵەکە هەیە بیکەین بە ئاودەری هەندێکی بە ئاوی ژێرسێنی کە 125 ئاوی ناوێت کە بۆ سلێمانی بۆ خواردنەوە بۆ بەکارهێنان بەکاری ئەم ڕووکارێنانی ڕۆژانە بەکارهێنێ کاچی ئەم ملیۆن دومەزەوی توانێت ببێ بە سلەیەکی غیزایی بۆ هەرێمی کوردستان لە زۆر بابەتە ئەکتیفای زیاتی پێ بکات و زیاتیش بەرهەم بێنێ بۆیە گرفتەکە ئەتوان بڵێن بۆ هەرێمی کوردستان و وەک هەرێمی کوردستان بۆ ئەم سێ محافظەی کە ئێستا ئەم چوار محافظەی کە ئێستا لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی هەرێمایە گرفتەکە لە خۆمانەکە ئیدارەدانەکەمان لە ئاستی پێویستدانی ئیدارەدانێکی زانستیمانە ئەجینا بۆ ناوەڕاست و باشووری عێراق کەوتۆتە دەستی تورکیاوە بە پلەی یەک دواتر ئێران باشە دەمێ و کاتی لە بەردەستمدا ماوە چەند پرسیارێکم ماوە وەڵامەکانی لە جەنابە وەربگرم دکتۆر دەزانی کە شەپۆلێکی خۆڵبارین ماوەی کە هەرێمی کوردستان و عێراقی وشتۆتەوە ئەم شەپۆلی خۆڵبارینە ئاراستەکەی لەکوێوێت تاکەی بەردەوامە بێ و کاریگەریەکانی لەسەر خاکچی ئەبێ لەسەر کشتتوکاڵ و لەسەر تاوای زۆری ئەو خۆڵبارینێکم لەم کاتێ ئەم ناوچی خۆمانی کردوێتەوە لە نێوان سووریا و عێراقا لە خۆراوای عراق بۆ ڕۆژهڵاتی سووریایە بەتابێت پارێزگای حەسەکە و پارێزگای ئەنبار و بەشی خۆراوی مووسڵاتە لە بینەوە سێ محافەزەیان ڕۆدا هۆکارەکەیشی ئەو وشکە ساڵێکە دو ساڵە ناوچەکەی گردوێتەوە ئەمە وای کردووە کە خۆی ئەو ناوچەیە خاکێکی لماوی خاکی فشاڵی هەیە و نەبوونی باران زیاتر فشاڵی کردووە و لەم فترەی بەهارشدا لە مانگی سێوە تاوەکو ئێستام کاتێمەتیان گۆڕانی خێرا لە پستانی هەوای هەموو گۆڕانێکی خێرا لە پستانی هەوایە هۆکارە بۆ دروستبوونی بابە تایبەتی کاتێک کە ناوچەکەمانە کەوتە ژێر پستانی نزمەوە پستانی نزم خۆی ناوچەی چێشکردنی هەوایە لە دەرەوە هەوای بۆ دێ کە تۆ مەرکەزەکە بوو بە پستانی نزم لە دەرەوە پستانی بەهۆی پستانە بەرزەکانەوە بای بۆ دێ وکات ئەو زەوی فشەڵی کە هەیە بێت بە خۆڵ و ڕووکاتە ناوچەکانیمە و هەندێک جارە خۆی تۆژمە هەوادا کەوتۆکە چینەکان و کاتانێک کە هەوا سکوونی عنی تۆ هەندێک جارە نیسا پرسیاری بکە خەڵکی مەڵێ خۆ بای نەبوو دووسی دوێنێ و پێرە بەڵام خۆڵبارینشمان هەبوو ئەمە دەرەنجامی چێ دەرەنجامی چینەکانی سەرەوە بن بە پستان بەرز چینەکانی خوارەوە بە پستان نزم هەوایەک لەسەرەوە دێتە خوارەوە چۆن عنی بڵین گونیشی شێویر بی بە ناو تۆپەلێک ئاردا چۆن ئاوە بەرزێکاتەوە ئەویش بە هەماش ئەو هەوایە بە تۆپەڵکە ئەکەوێتە خوارەوەدا دەسەر ئەو ناوچانەیە ئەو ناوچانە سنووری دەستپێکردنی پستان نزمەکەن ڕێک ئەبێتە خۆڵبارینێک و ئاراستەکەی بە بەرەو ناوچەکانی خۆمان و بەرەو باشووری عێراق ڕات ئەمە هۆکارە من قەنەعەتم وایە بگەینە هاوین ئەم حاڵەتە بۆ منتیقی خۆمان نامێنێ بۆ منتیقی خۆمانەمە نامێنێ بەڵام بۆ ناوچەکانی دراوسین بیابانەکان بەردەوام بۆ ساڵانی پێشش بەردەوام کاریگەری کە دراوسێ بن کاریگەری لەسەر هەرێمی کوردستان خۆڵ ناگاتە هەرێمی کوردستان چونکە بەهێز نابێ هەموو ناوچەکە بەیەکە کەوتە ژێر پستان نزمەوە و کاتە هەموو ناوچەکە کەوتە ژێر پستان نزمەوە ئەو خۆڵبارینە دروست نابێت کەواتە کاتێک ئەم حاڵەتە ڕۆدا لە پایزان و لە بەهارانە زیاتر ڕۆدا کە جیاوازی زۆر لە نێوان پستانە ڕۆدا جیاوازی زۆر لە پلەی گەرمیا ڕۆدا بۆیە کە پلەکانی گەرمە هاوسەنگ بوون لە زستانە یاخۆ لە هاوینە کە لە زستانە زۆر دابەزای خۆلاین ئەتر ئەو حاڵەتە زۆر دەگمەنە بێتەوە کەمە بێتەوە نامێنێ ئێمە مەترسی لەسەر هەرێمی کوردستان بەڵێ مەترسی لەسەر تەندروستی لەسەر کشتتوکاڵیش چونکە ئەبێت هۆی داپۆشکردنی گڵای دارەکان ئەمە کردداری هاوسەنگی ئاو لەناو قەدی دارەکانە تێکەدا چونکە توانای دەڵاندنی ئاوەکەی نامێنێت نەتشی نامێنێ ئەمە واکات کە هاوسەنگی تێکدا بەڵام زەرریش کێ بۆوان جگە لە زەرەرە سەحی و کشتتوکاڵەکە زەرری کشانی بیابانمانێ ئەمە سامان کە لا ئێمە ڕۆدا بەس خۆڵبارینە لەوێ کشانی بیابانش کشانی بیابانەکە چی ئەوەیە هێندە بەهێزە بایەکە لە سنووریەوانە
لەمەکە هەڵەگرێ لە ناوچەکانی تەنیشتی خۆیەوە ئەینیشێنێ ئەم نیشتاندنە ئەبێت هۆی کە زەوی کشت و کاڵەکە داپۆشێواتە ئەو زەویە خۆی لە ئەساسدا زەویکی بەرهەمێنە زەویەکە کشت و کاڵی لەسەرکرێ ژیانی لەسەر بەڵام کاتێک کە چەند سانتیمێ خۆی لەسەر نیشێ بە چەند جارێک ئەو زەوی شوێ بە زەویکی لمینی بیابانی کەواتە بەرەو سنوورەکانی بێت ئەمە گرفتەکەیە بۆی ئەوان ئێستا محاولەی ئەوکەن پشتێنەی سەوزای دروستکەن پشتێنە سەوزایەکە بۆ ڕێگری نیە لە خۆڵبارین ینی با ئەو مەفهومە بگا بە بینەران و بە خەڵکیش بۆ ئەوە نیە بۆ مەفهومەکە بۆ نیە کە ئەو بابەتە بۆ نیە کە خۆڵبارینەکە نەکە بۆ ئەوەی ئەو بیابانە نەکشێت بەرەو ناوچەکانی ئەوان ینی ئەگەر ئەمان ئەم پشتێنە ئێستا دروست نەکەن لە پارێزگا ئەنبار و مووسڵ و تاکو ئەگاتە نەجەف و کەربەلا و باسڕێش ئەوە هۆکار ئەبێت هۆکارێک بۆی کە ڕاستەوخۆ زەویەکانە بەلەمدا پۆشێت زەویش کە بەلەمدا پۆشە ئەمەوەکو فەشێک نێت بڵێ ئێتەکێن و دوای ڕای خەمەوە یاخۆ بڵێ ئەم خاکە لە ئەمە خاچکە هەموو قورسە بێت ئێستاوی لە خۆناوای ئەفریقی ڕۆدا ئەو هۆکارەیە زەویەکە کە بوو بەلم ئێستا ناگەڕێت بەسەر ئەسڵی خۆی و لازاریش ئەو لادیانەی کە سنووری ئەو ناوچەنە ساڵانە چەند سانتیمەترێک تاوەکو چەند مەترێک لەمەکە بەرەو ڕوانەکشێت لادێ بەلادێ چۆلێکە هۆکارەکە چییە زەوی بارانە باری کێشێنێ بەڵام لەمەکە ئەکشێت لەسەر ناوچەکانان ئەم لەم کشانە زۆر کارە ساتیژێری بەڵام خۆشبەختانە ئێمە لێوەی دووری ناگاتە ناوچەکانی ئەم خۆڵبارینی تاکەی بەرداوا بێت دکتۆر ئەم خۆڵباری نەوەکوتم تاوەکو تەزەبزوب لە پەستانە بەرزونزمی لە پەستانە هەبێت بەردەوام بێت تاو کاتێک کە قەنەعاتی خۆم وەکو پێشبینی خۆم ناوەڕاستی مانگی شەش تاوەکو مانگی حوتی تر بێگوزاری نامێنێت تاوەکو چینەوە لە ڕۆژانی داهاتەوە دووبارە دێتەوە لە ڕۆژانی داهاتەوە دووبارە دێتەوە و ڕەنگە بە خەستیش بگاتەوە ناوچەکانی خۆمان بەڵام ئەو شێوازە مەترسی کە باسەکرێ بۆ نمونە 300 ڕۆژ لە ساڵێکە ئەبێ بە خۆڵبارین و نازام سەد ئەوانە بۆ منتیقەکانی خۆمانێ بۆ ناوەڕاست و باشووری عێراق با خەڵکی خۆمان نەترسێ هەڵەتێ نەگالە و بابەتە ئەمە راپۆرتێکی 2017 ئێستانیە باس لە ناوچەکانی باشووری ئێران و باشووری عێراق تاوەکو بەغداکە سەر و بەغداوە باز ناکە و ئەگەرە وەکو ئەگەرە ئەگەر بێت و ئەڵێ ئەم حیزامە دروست نەکرێ و ئەگەر بێت و چاکسازی نەکرێت لە دەرامەتی ئاوە چاکسازی نەکرێت لە خاکە ئەم حاڵەتە ڕۆدا وەکوتم پێشبینێ بەڵام بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان ناگرێتەوە با خەڵکی نەترسێت دکتۆر دواپرسیار کاتم هیچ لە بەردەستانەمەوە گەر بکرێ بە کورتی ئەبێ بزانم ئەم ساڵ وشکە ساڵی ڕاگەنرا لە عێراق لە بەشێک ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی داهاتوە مشکە ساڵیە درێژەی ئەبێ پێشبینی ئاوهەوای دوورمەودا قورسە بکرێت ئێستا بڵێن چونکە هەر ئەو نموزەجی ئەمریکی نموزەجی کۆری نموزەجی ڕوسی ئەم ساڵ چەند جارێک پێشبینەکانە گۆری کە نابووە بە ینی بە تایبەتی بەهار نابووە وشک وایە بۆیە ئەوەی کە ئەم ساڵ هەیە ئێمە گەر احتیمات بکەینە سەر مێژووی دابارین لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی کە لە چلەکانەوە تۆماری هەیە ئەم ساڵ باران ئاسایە بێتەوە ئاسایە بێتەوە بەڵام زۆر نا ینی بەڵام ئاساییە بێتەوە باران زۆر باشتر بێت لەم ساڵ باشتر بێت من زۆر سپاس دەکەم کاڵەتەوەی بەرامەکە میوان بووی دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵەت ڕەشید کە بەڕێزیان دکتۆرایانە بوو لە جۆگرافیا و سروشت و ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ بیانی من بوون